كاكا والله بيانيان زو هالدستين ساعة 4:30 هالدستين اقري ددين بني بداران عازر دكين والله شيازي اما دكني ويجن مكاي جوان دشوينوا از دمنزل دكين زاو دارتشي زوري ددين بني اقري زوري ددين بني جوان بكري اها وقع استاب خد بني هو جوان بكري از هري دنجينو لو صاحي هري دخ بوداران بدار بروي باش ديكوريني ئاوی بیرێ ئاوی بیرێ و ئاو چ خاوێنە و جیاوازیەکە گەلک زۆرە لەبەرەوەی ئاگرێکی جوانە ئاگرێکی خۆشە جیاوازەکەی زووتر دەکوری ساوارەکەی جوانترە بەتامترە چکۆ بەدارانە هەموو بەدار بەڕووی نەبی ئەو ناکوری کورینی زۆر دەوێت 3 ساعتی کورین دەوێت بە پشتی هاوسەرەکەم و منداڵەکانم بەڵێ دەگەنا بەتەنێ بە کەسەکی ناکرێ جاران وەنە بوو جاران جیرانەکان دراوسەکان یارمەتی یەکدیان دەدا ساواریان دەکەن بەس ئێستاوە نی ئێستا کەم بوویتەوە کەم وێ بەهەرەوەز بێن ساواری بکورینەوە خواستەکی زۆری لەسەرە وەڵا کاک خواستەکی زۆری لەسەرە لەبەرەوەی ئەو لە چاو ساواری بازاڕی و لە چاو ساواری تورکی گەلک بەتامترە بەڵێ تام چێژەکی زۆر خۆشی هەیە خۆماڵێ تام چێژەکی ئەوێ دیازیاتر ئەو تام چێژەشی لەو کورینەی ڕاپەیدا دەکات چکە زۆر جوان کورە کاتی خۆی لە چیوێ داکەم دەیگۆ پێشمەرگەداتن پێشمەرگەداتنە ماڵێمە داوایان دەکردیان گوو گەن من لۆ بکورین دانولانن لۆ بکەن ینی خواردمان لۆ ئازر مەکەن بەس دانولانمان لۆ ئازەکەن ئەج داکەم بە ڕەحمەتێش بیدەیگۆ مەنجەڵ مۆسەر دەنا مەنجەڵەکی گەورە مۆسەر دەنا هەرداتن بە قاپانیان تێدەکرد و بە کەسکانیان دەخوارد یعنی وێ نەبوو بە نامشت بخۆن داوان دەکرد داوان لە داکەم کردوە پیان شێن لۆ لێمەنە بەس دانوان لۆ لێن خواردنەکی سەرچی پێشمەرگان بووە لە چیوێ وەختی خۆی جاران هەر ئێوە مەنجەڵێکی بۆ شێوەی ئەو مەنجەڵی زۆریان وەسەر نەدەناون هەر مەنجەڵێکیان کوڵاند ئەوەندە جیرانەکان ئەگەر یەک مەنجەڵی ساواری وەسەر نابا جیران داتن یارمەتیان دەدا منداڵ داتن سەریان بۆ دەگرت لێیان تێدەکردن دەیان خواردن بە ینی وە نەبیوە برێ بەس بە کەچکان بەو ئاوەی ئەو ئاوەی وەڵا کاکە ئیجارانمان دووتر بوون ئێستا کەم وەیە زۆر خۆ نادەنەیشی دوای کە کوراندمان ئێستا لەو کونکونەی دەکەین ئەجە لەو ساحەی ڕۆ دەکەین بەڵێ بەڵێ وشک دەبێتەوە بە شەو ڕۆژەکی وشک دەبێتەوە هەرشی دەگریەوە بە شەو ڕۆژەکی وەڵا دوای لە فەردانی دەکەین و کاک برایم لۆ ئاشی دەیبێت خلاص ئەمە بەیانیان سەعات 4 بە 4:30 دێین ئاگری بەردەنین وردەوەرە دەکوڵی تا لای سەعات 7:30 ئەو جارێکی نانە هەڵی دێنژین و لەوێ هەڵی دەخەین بەیانیان ئەو پێش بندێ ڕاستی ئەو دیاگەرکی تێبەردا و جامیش دێم وردەوەردا ئەوەی وشک بۆ خڕی دەکەین و لە فەردانی دەکەین و جا وردەوردەوە تا عازر بەجا منداڵەکانیش بانگ دەکەین و هەڵی دێنجین و هەڵی دەخەین و تا تەواو دەبێت وەڵا 5 ساڵ 6 ساڵ دەبێت ئەو ئیشی دەکەین لە مانگی کۆتایی مانگی 6 تا کۆتایی مانگینەوە بەیانیان سەعات 4 بە 4:30 ئەوان هەڵدەستی دێت ئەو ئیشی دەکەن هەتاکو مەش دوای دێن یارمەتی دێن وردە و پێکەوە ئیشەکەی ڕادەپەڕێنین والله قورسە زۆر بەڵام ماوەکەی زۆر نیە قورسە زۆر لەبەرەوەی گەرمە ئیشەکەی زۆر ناخۆشە بەڵام ئەوەندەیە بڵێم زۆر ناخایەنێکە تەواو دەبێت
فەرمو کاکەش نەوە بەیانێکی زوو هەستام ها ساڵ بارانە دەباریندار خاو دەبوونەوە بەیانێکی زوو هەستام هەر ئاگرم خۆش دەکرد و ئاگر نەدەبۆیە هەر ئاگرم خۆش دەکرد و ئاگر نەدەبۆیە وڵا وەختەچی تەماشام کردێ پێڵاوی کوڕەکەمەها لێرەی دانابوون وڵا ڕاست پێڵاوەکانم وەبەر ئاگرینە ئاگرە چ خۆشیان لۆ کردمێ وەختەچی هات وڵا دەگەڕا کوتی دایمیشەوە کوتی کوا پێڵاوە کوڕەکتم پێڵاوی پێڵاو نەما وڵا پێڵاو سوتان کاکە گیان ژن دەبێ وەکتیای سەفینی لە پشتێ مێردی خۆ منداڵانی ڕاوەستی و دەبێ هەموو دەمێ پێشیوی لە ئیشی بم نەک دوایی بێ مەسەریش هەموو جارێ دوایی پێ ئەو دوایم درم نایە بانجکەم بەیانیان زوو بەخۆم دێم منداڵەکانیش درم نایە زوو بانجیان کەم بەخۆم دێم بەڵکو دەبێ ژن وەکتیای سەفینی لە پشتێ کوڕ و هاوسەرانی ڕاوەستی نابێ قەت پشتێدا هاوسەری خۆکات ئەرێ وەڵای هەندە دڵخۆشین لەخوای گەورە بە زیاد بێ هەندە دڵخۆشین 30 ساڵە هاوسەرگیریم کردووە هەتا ئێستا یەک جاریش بە شەڕ نەهاتوونی هەر قەت ئەگەر تووڕەش بی دەڵم دەیدەی پیاوکە هەندە خۆ تووڕۆمەکەم بەهێت خۆ سۆر کردیتەوە سۆر بیەوە یا قسەی ناکە ئەوە ئیشاڵە دوای قسەی زۆر خۆشت لێ دەجێرمەوە لەسەر زۆرزانی ژنان دەبێژن تا چەندە زۆرزان بی دەگەڵ مێردی تا بزانی ئەهل و تەبایی ماڵێ چۆن دەپارێزی و ئەگەر ژن و مرد ئەهل و تەبابن خوای گەورە ڕزقیان دەدا باوکە بەخۆش نازانی خوات بەکوێدا و دەنێری هەندە خێر و بەرەکەت ڕوودە ماڵێ دەکا لە خوای بە زیاد بی ئەوجار ئەو کەسەی ئیشی نەکە دیارە ئیشێتە ئیشی ناکە لەگەنە ئیشکردن زێڕە باز نەچی زێڕی نەدەدەست هەموو کەس دانیە ئیشکردن بەڵکو ئیشکردن پیاوی خۆی دەوێ ئەرێ وەڵڵای هەندە دڵخۆشین لەخوای گەورە بە زیاد بی هەندە دڵخۆشین نەبیتەوە 30 ساڵەوە دەزانم پێم سەیرە هەندە زوو ئەو 30 ساڵە ڕۆیشتووە هەموو ئیشن وێگڕایە بەڵکو زیاتر ئەمن خۆماندوو دەکەم لێ ناگەڕم ئەو زۆر ماندوو بێ تحمل و سەبریان هەبێ بزانن دەگەر پیاوی تحملکەن و ئەوجار لەخوای گەورە بە زیاد بی پیاو زێڕن پێویست ناکە لە دەست خۆیان دەن و دمەزنیان دەگە بگرنەوە باوەڕکە مارە بێ پیاو زۆر ئەنەخۆش ئەگە دەستە دەوامی نەک ڕۆژانی لۆ دەژمێرم ساعتانی لۆ دەژمێرم تا دێتەوە ئەرێ وەڵڵای دەبێ قەدری بگرن بەخوای بە تایبەتی سەلیم قابلی ئەوەی هەندەی ڕێزێ لێنین هەندێک چکە هەندێک زەلامەتی چاکە لۆ مار و مندار و لۆ خەڵکیش ژنەک دەبێ زۆرزان دەبێ بەڵام پیاوەکە زۆر پێی سەرگران دەبێ ئەویش هەر بێنوانی لێ دەگریتەوە دەڵێ ژنەکە بڕۆ دەرێ هاور بی هەر تەلاقت دەدەم ساماڵ بی هەر تەلاقت دەدەم ژنەکەش تۆزێک دەستە دەرێ شەوەکە باعچ خۆشی دێ سەرمایە دەستە دەرێ تۆزێک ڕادەمێن دێ دنیاە و ئیدی وەڕز دەبی دەستە ژوورێ پیاوکە دەڵێ چ بوو دەڵێ وەڵای پیاوکە نە هەورە و نەساوە بەڵام سمێنی خەڵک دەڵێ ئەو کابرایی لەبەر چی ژنی خۆی تەلاق داوە ئەجا ژن هەندە زۆرزان بن یعنی بزانن کە چۆن خۆ دەپەڕێنەوە
بەنای خوای گەورە لە دوای 30 ساڵ ئەزمموی ئاشەوانی و ئیشکردن لە خواردەمەنیە کوردەواریەکاندا ئەم ساڵیش دەستمان کردووە بە کوڵاندنی ساوەر و خۆ ئامادەکردن بۆ وەرزی زستان. ئەم ساڵەکانە زیاتر لە بڵێن 30 تەن گەنمی خۆماڵیمان کڕیوە لە ئەسریلان بۆمان دەکڵێنن دوای ئەوەی وەکە بۆمان دەکڵێن و دەهێنینەوە لێرە دەی هاڕین با مشتریە بەڕێزەکان دەیفرۆشین. جیاوازیمە لەگەڵ ئاشەکانی کە ئەوەیە ئەمە لێرە بۆ خۆمان هەموو خواردنیشی کوردەواریمان هەیە، ساوار، بڕوێش، گەنمەکتاو، برنجی خەڕ، برنجی بۆندار، قەلە خەرمانی خۆماڵی، نۆک، ماش، هەموو ئەو خواردنانەمان هەن کە لە قەدیمەوە بە کوردەواری ناسراون و لە نێو کوردەواریدا خوراون. جیاوازی ساوەڕەکەیمە ئەوەیە ئەمە گەنمەکەی خۆماڵیە، دووەم بە داران دەیکوڵێنین، سێمین لێرە هەر بە ئاشی بەرد لێ دەکرێت، وەک ئەو بڵێن ساوەرانەی بازاڕی نییە ئەگەر بە غازی دەکوڵێندرێن و بە ئاشی مەعمەلی لێ دەکرێن هیچ تامێکیان نییە. ئیما ڕاست کوردەواریانەی قەدیمانەیە. خواستی لەخوای بەزیاد بەخواستی زۆر لەسەرە، ینی زۆر کەس هەبووە هاتۆ تەوانێ توێتی بەڕاستی پارەکەت عەڵاڵە، ینی تامی ساوەڕەکەی جودایە، ینی زۆر دەستخۆشیان لێ کردوین. مشتریەکانمان سلێمانی، هەولێر، ینی ئیشارە دوورەکان بە زۆری ئەوان دێن. تام و چێژەکەی وەڵی زۆر کەس هەبووە لە شوێنان تووشم بووە، ینی نەیناسیوم چوم شتێکم لێ کڕیوە توێتی پارەم ناوێت لەبەر ئەوەی ساوەرم لێ کڕیوی یاشتم لێ کڕیوی ئەوەندە خۆش بۆ بەلامەوە زۆر دەستخۆشی لێ کردوم. وەڵی ئەمە سێ جۆرمان هەیە ساوەر، بە درشتی لی دەکەین، وەسەتمان هەیە، وردیشمان هەیە. ئەو گەنمانەی ئەگەر بۆ ساوەریش بەکاردێن دەبێت عەتمەن گەنمە گەورە بن، چونکە گەنمە وردا بۆ ساوەر شتی وا نابێت، ناسکە ناوەکەی بەس دەبێتە ئارد. بەڵام گەنمە گەورە گەنمێکی بەقەوەتە، ساوەر و گەنمەکتاوەکەشی زۆر بەتامە. ئەڕۆڵی ئەرکەکەی زەحمەتە، لەبەر ئەوەی لێرەکانە دەبێت یەکەوجار تەڕ بکرێ، دوای ورد بکرێ، ئەو جار خاوێن بکرێتەوانێ بە ئاشێشکە، ئەو جار بە پانکەی بەباکرێ، ینی عەزێتی زۆرارەوەڵە. ئەو ئیشەیمە 4 خێزان 5 خێزان لی سونمەن دەبین. داهاتی من و ئەو ئامۆزایم لەسەر ئەو ئاشەیە و لێرە نەفەرشکەمان لەگەڵە کاک سەرباز ئەویش هەر تەقریبەن داهاتی لەسەر ئێرەیە. لە ئەسریلان ساوەریمان بۆ دەکڵێنن تقریبان 6 نەفەرن، ئەوانیش هەر داهاتیان لەسەر ئەو ئیشەیە. ئەوە نمونەی ساوەرەکەی ئەگەر لە ئەسریلان بۆمان دەکڵێنن خۆماڵیە، ساوەرێکی زەرد و جوانە، زۆر بەتامە، هەر کەسێکی جارێکی لی بخوا عەتمەن بۆی هاتوتەوە.